کورتە فیلمی ڕەشمار بەرهەمی ڕێکخراوی فرێم ئارتە و سیناریۆی ئاکۆڕەش و دەرهێنانی هاوڕێ قادر ڕەشیدە و یاری دەدەری دەرهێنان یاسین عومەر و لای نواندنی کۆمەڵی ئاکتەری بەتوانا و لاوی پێگەشتووە. چیرۆکی کورتە فیلمەکە باز لە دیاردە و چۆنێتی ئالوودەبوونی لاوان بە مادە هۆشبەرەکان و بەرکەوتەکانی ئەکات. فیلمی ڕەشمار ئێمە بەتەمای ئینشەڵا لەوە ئەچێت 4 دیمەنێکمان مابێ، بەس دیمەنی چەند زۆر قورسە لەوە ئەچێت تۆزە ئەوە دواخین و پێویستی بە هێزێکی زۆر گەوری ئاسایی شۆمانە هەیە. ئەو جۆرە دیمەنانە تۆزە کادەبە ئەگەرەوانە ئینشەڵا ئەم هەینیە بۆمان بێتە دەست ئەوەی نابێت تەواویەکەین. فیلمەکەش بە تەمانینە تا ئێستا بڕیا بەڕاستی من هەموو کارەکانی خۆمەمە 12 هەم فیلممە کاری دەرهێنانم بۆ کردووە. هەر هەموو فیلمەکانمە تا تەواو نەبێ بڕیار نام بۆچی باشە، چونکە فیلم هەیە بۆ فیستیڤال باشە، فیلم هەیە بۆ بینەری ئاسایی ئەبێت، ئەوە عەرزی تایبەتی بۆکەی یان لە فیستیڤالە بە ئینێکی لەبەرەوە قەرارمان نێوە تا ئێستا. اینجا هەر خۆشی پرۆژەیە بۆ فیلمێکی درێژتر، ئەمە وەکو تەجروبەیەکە چکە خۆبەخشە هەموو ئیشەکانی زۆر گرنگ بوو بەلامانەوە. ئێستا شتێک هەیە دروست بووە لە کوردستانە و لەوە ئەچێ خەریکە بێ بە دیاردە، بۆیە پێمان خۆش بووە لە ئێستاوە دەستخینە سەربرینەکە، ئەویش مەسلەی تلیاک و حەشیشە و ئەو شتانی کە لای ئێمە لە فیلما بینیومانە نەمان بینیەوە بەڕاستی لە ناو وڵاتەکەمانە، بەڵام بەداخ و بە خەمێکی زۆرەوە ئێستا بیستین گەنجەیە ئالوودەی بووە، پیر هەیە ئالوودەی بووە. من لەم ڕۆژانە کەسانێکم بینی لە تەمەنان ئالوودەی بوون، تێناگەم بۆچی. هەرچەنە بۆچێکە ڕەنگە زۆر ئەسباب هەبێ، بەڵام ئەوی ئێمە مەبەستمان بوو لەم چیرۆکە باز لەوە بکەین کە شێوازی خستنە داوەوە ئەو کەسانە چۆن ئەبێ. چەند شێوازێکمان باس کردوێت.